هەشت ڕۆژی ترماوە بۆی کە سەرژمێری گشتی لە عێراق و هەرێمی کوردستانی شەنجام بدرێت بە ناوچە کوردستانیەکانیشەوە، بەڵام کورد گومان و مەترسی هەیە لەسەر کۆی پرۆسەکە بەگشتی. لەسەر بابەتە لەگەڵ میوانەکەم قسە دەکەم بەڕێز ئەحمەد عەزیز لێکۆڵەر و شارەزا لە پرسی کەرکووک و ناوچە کوردستانیەکان لە کەرکووکەوە لەگەڵما. سپاس کاک ئەحمەد کە لەگەڵ کوردستان 24 مێ بسەرەتا لە بەڕێز بپرسم مەترسی وە گومانەکانی کورد لەسەر ئەم پرسە چییە؟ ئەمە مەترسیە یا دەرفەتە؟ ئەم کاتتان باش، ئەم کاتەی بینەرانی تەلەڤیزۆنی کوردستان 24 باش. هەڵبەت ئێمە پێمان وایە لە ڕووی پرەنسیپ و لە ڕووی یاسایی و لە ڕووی دەستوری ئەم هەنگاوی حکوومەتی عێراق یەک ناگرێتەوە و دژ بە بنەما و پرەنسیپی ڕێکەوتن و ئەو بەڵێنانەیە کە بەلایەنی کوردی درابوو. هەڵبەت بۆ خۆتان نەزان کەرکووک لە دەستوری عێراقیە لە مادەی 58 دواتر جۆزرایەوە بۆ مادەی 140 ناونراوە ناوچەی کێشە لەسەر. ئەم ناوچانە لەسەر و بنەمایە بواە لەسەر بنەمای شەراکەت بەڕێوە ببرێ. ئێستا شەراکەت لە ناوچەکانی دەشتی نینەوە، کەرکووک، ناوچەکانی خانەقین و هەموو ناوچە کێشە لەسەرەکان نییە. ئەوە یەکێکە لە بێبەڵێنیەکان یان لادانی حکوومەتی عێراقە لەو پرەنسیپ و مەبادانێکە لەگەڵ لایەنی کورد لەسەری ڕێکەوت بوو. هەڵبەت بۆ خۆشتان نەزانن مادەی 140 بە سێ قۆناغ ئەم یەکلاکردنەوەی چارەنووسی ئەم ناوچانەی دیاری کردووە. هێشتا قۆناغی یەکەمی جێبەجێ نەکراوە، بۆیە هەر بەڵێنێک کە حکوومەتی عێراقی لە چوارچێوەی ئەم ئامارە کە ئەیدا بە کورد جێگەی بڕوان نییە، چکە هەموو بەڵێنانەی کە بە کوردی دابوو لە چوارچێوەی مادەی 140 هیچی جێبەجێ نەکرد. باشە، گومانێکی زۆر دروستەکە لە کاتێکە پێتان وایە کە پشت بەستن بە سەرژمێری ساڵی 1950 بۆ ناوچە کوردستانیەکان بەشێک لەو گومانانە ناڕێمێنێتەوە، یا ئەمەش پیلانێکە یا مەرامێکی سیاسی لە پشتە بۆی کە ژمارەیەک بەسەر ئەو ناوچانەدا بستەپێنرێت؟ هەڵبەت ئێمە پێمان وایە پلانێکە. خودی وەزیری تەختیتی عێراقی یەکێک لە سەرکردەکانی سونەیە و یەکێک لەو سەرکردانەیە کە هەمیشە دژی جێبەجێکردنی مادەی 140 بووە. خودی ئەو وەزیرە کە ئێستا قیادەی پرۆسەی ئامارەکات، ئەمە گومانێکی گەورە لە لای کورد دروستەکە. بۆ خۆشتان نەزانن دۆخی کەرکووک و ناوچەکانی ترکە بە ناوچەی کێشە لەسەر ناسراوە ئاسایی نەکراوەتەوە. ئاوارەیەکی زۆری کورد هەیە هی کەرکووک و ناوچەکانی تر نەگەڕاونەتە کەرکووک. لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەری زیاتر لە 9 ملیۆن عەرەب هێنراونەتە کەرکووک. هەموو ئەوانە لێرە تۆمارەکرێن. ئەو ئاوارانەی کەرکووک کە نەگەڕاونەتە کەرکووک لە دەرەوەی کەرکووک تۆمارەکرێن. بۆیە ئەمە ناحەقیەکی گەورەیە بەرامبەر کەرکووک و ناوچە دابڕێنراوەکان نەکرێ و دژ بە و پرەنسیپ و بەڵێنانەیە کە لەگەڵ لایەنی کورد لەسەری ڕێککەوت بوون. باشە، کەواتە ئەو بژاردانەی کە دەکرێت کاری لەسەر بکرێت بەوەی کە ڕاپرسیەکی لە بەرژەوەندی کورد بە تایبەتی لە ناوچە کوردستانیەکاندا بێت چییە؟ ئەکرێت بایکۆتی ڕاپرسیەکە بکرێت یا ئەو سەرژمێریە بکرێت یا بە شێوازێک لەو ناوچانە دوا بخرێت؟ بۆ خۆتان نەزان ینی ئێمە خۆمان وەکو کەرکووچی وەکو خەڵکی ناوچەی کێشە لەسەرەکان بە تەنیا گەر بڕیار بدەین بڕیارێکی دروست نابێ و بڕیارێک نابێت لە قازانجی کوردە بێ خەڵکی ناوچەکە لەگەڵ حکوومەتی هەرێم و سەرۆکایەتی هەرێم و لایەنە سیاسەکان پێکەوە ئەو بڕیارە بدەین. ئەگەر بڕیار بەڕای ئێمە پێمان وایە ئەبوایە داوا بکرێ ئەو ئامارە دوا بخرێت تەجیل بکرێ ببەسترێتەوە بە جێبەجێکردنی قۆناغەکانی مادەی 140. ئەگەر حکوومەتی عێراق جۆی لەوە نەگرت ئەمانتوانی مقاتعیکەین، چکە لە ساڵی 1997 عێراق ئاماری ئەنجامدا لە هەموو شارەکانی عێراق کە کوردستان بەشدار نەبوو ئامارەکە سەرکەوتوو نەبوو. بۆ خۆشتان نەزان ینی یەک خاڵی گرنگە ئێمە ئاماژەی پێ بکەم. بەشێکی گرنگی قۆناغی ئاساییکردنەوە بریتە لە هەڵوەشانەوەی ڕێوشوێنەکانی تعریب. یەکێک لە خاڵە گرنگەکانی تعریبی کەرکووک لە ڕووی ئیداریەوە هەڵگرتنی چەمچەماڵ خورمات و کفری کەلار بوو کە زیاتر لە 9 ملیۆن نفوسی کوردەکە لەسەر کەرکووک لابراوە و شوێنی تریشەیە وەکو زاب کە ئێستا نزیکەی 6 بۆ 7,000 کەس لەوێ ژێخراوەتە سەر کەرکووک لە ئاماری 57 نەبووە. ئەگەر ئاماری 57 کراوەتە بنەما چۆن ناحیەی زاب خراوەتە سەر کەرکووک و فەرز کراوە بەسەر کووردا؟ زۆر باشە. ئەوەی کە بەڕێزیشت ئاماژەت پێکرد وە شارەزای کەرکووکی لە دوای 2023 بۆ ئەملاوە بە تایبەتی لە 2016 شەوە کە
پارێزگاری سەپێنراوی کەرکووک ڕاکان جبووری لەوێ حکمی کەرکووکی دەکرد ژمارەیەکی زۆری عەرەب بە فۆرمی خۆراکەوە هێنراونەتە کەرکووک. ئایا ئەم مەترسیانە زیاتر لەو مەترسیە گەورەترن کە پرۆسەی تعریب بە بەردەوامی لە کەرکووکدا هەبووە ئەمانەش هەر لەسەر هەمان ناوچە تۆمار دەکرێن ئەگەر پشت بە بنەمای 57 ببەسرێت یا تەنها بنەماکانی 57 لە بەرچاو دەگیرێن بۆ دانیشتوانی کەرکووک؟ ئێمە بە ئەزمموی خۆمان بەوەش کە متابعەمان کردووە هیچ بەڵێنێک لەو بەڵێنانەی کە بەرامبەر کەرکووک و ناوچەدا بڕێنراوەکان و لە دوتوێی مادەی 58 و مادەی 140 بە کوردراوە هیچی جێبەجێ نەکراوە. قۆنا مادەی 140 بریتە لە 3 قۆناغ تا ئێستا قۆناغی یەکەمیشی تەنها 20 لە 100 جێبەجێ کراوە. بۆیە ئەم بەڵێنانە شەچێتە سەر و بەڵێنانەی ترکە سەبارەت بە کەرکووک و ناوچەدا بڕێنراوەکان داویانە. بۆیە ئێمە ناتوانین متمانە بە هیچ بەڵێنێک لەو بەڵێنانە بکەین بە تایبەت بەڵێنی نەزەری بەڵێنی تیوری قابلی جێبەجێکردن نییە. ئێمە پێمان وایە چکە هەموو ئەوانەی کەیکەن دژ بە و مەبادە و پرەنسیپانەیە کە بۆ کەرکووک و ناوچەدا بڕێنراوەکان دانراوە. باشە کەواتە ئەوەی کە پێویستە بۆ کەرکووک بکرێت چیە؟ داوا لە خەڵک دەکرێت ئەوانەی کە لە دەرەوەی کەرکووکن لە شارەکانی ترن بگەڕێنەوە بۆ کەرکووک و ناوچە کوردستانیەکان بۆ ئەوەی کە بتوانرێت سەرژمێریکی دروست بۆ ڕۆژەی کورد لە کەرکووک بکرێت. ئایا ئەمە ئەتوانێت چارەسەرێکی باش بێت بۆی کە ئامارەکان ڕاستەقینە بن؟ هەڵبەت ئێمە پێمان وایە ئێستا ئێمە هەست بە بۆشاییەکەکەین لە بینی خۆمان و هەرێمی کوردستان. وەکو ئاماژەشم پێکرد ناکرێ ئێمە بە تەنیا خۆمان بڕیار بدەین بایکۆتەکەین یا بەشداریەکەین. ئەگەر بڕیار بێ بەشداری بکەین پێویستە حکوومەتی هەرێم و هەموو لایەنەکان کار ئاسانی بکەن بۆ گەڕانەوەی و ئاوارانەی کە ئێستا لە کەرکووک نین و فۆرم و کاتی نیشتیوان و هەموو شتەکانیان لەسەر کەرکووکە بێنەوە کەرکووک. یعنی ئەگەر بڕیار بێ بەشداری بکەین کورد بە قورسایی خۆی بێتە ناوێەوە. هەرچەنێ ئێمە پێمان وایە ئەگەر بەشداریش بکە بە زیانی کورتەوە بێ لەو پرسیارەی پێشووتر کرددوتە و عەرەبانەی کە زیاتر لە 9 ملیۆن کەس هێنراونەتە کەرکووک لە دوای 2003 بە تایبەت لە دوای ئەحداسەکانی 16 ئۆکتۆبر. بەڵێ ئێمە پێمان وایە ئەوانە لێرە تۆمارەکرێن و حکوومەتی عێراق ژێر بەژێر بەشێک لەوانە کاتی نیشتیمانیانی گۆڕیوە بۆ سەر کەرکووک واتە سجلی نفوسیانی نەقڵ کردووەتە سەر کەرکووک کاتی زانیاریشی بۆیان دەرکردووە. ئەگەر لێرە ئەو ئامارە بکرێ ئەوانە لێرە تۆمارەکرێن ئەو زەویە داگیرکراوانەی کە بەپێی قەراراتی شؤونی شیمال و مەجلس قیادە سەورە دراوە بە عەرەبی تعریب بکە ئێستا لە ئیدعای ئەواکەن کە خاوەنی ئەوەن لەم ئامارە تۆمارێکن چکە لەم ئامارە پرسیاری ئەواکەن ئەم خانووە خانووی خۆتە ئەو زەویە زەوی خۆتە یا ئیجارە یا چییە بێگومانەوەوان بەوە تۆمارێکن کە ئەو زەویانە مڵکی خۆیانە بەڵام لە ڕاستیە زەوی کوردە و داگیر کراوە بەپێی قەراراتی مەجلس قیادە سەورە. واتە سیاسەتی تعریب بەردەوامی هەیە هەموو قەراراتانی کە دژی کورد لە ڕابردوو لە ساڵانی هەفتاکانی شەو تا ئێستا دراوە تا ئێستا کارایە و دژی کورد کاری پێکرێ لێرە. زۆر باشە بەڕێز ئەحمەد عەزیز لێکۆڵەر و شارەزا لە پرسی کەرکووک و ناوچە کوردستانیەکان زۆر سپاس لەگەڵ کوردستان 24 بووین.